کۆبوونەوەی وەفدی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانە لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران بۆ ئاڵوگۆڕی زیندانیانی سزادراوی نێوان هەردوو وڵات بۆ ئەوەی ماوەی سزاکەیان لە وڵاتی خۆیان بەسەربەرن. لە نێوان ئێران و هەرێمی کوردستان 20 سزادراوی ئێرانی لە هەرێمی کوردستان ڕادەستی ئێران کرانەوە و 5 سزادراوی کوردیش لە ئێران ڕادەستی هەرێمی کوردستان کرانەوە. و ئێمە ئەو ئاڵوگۆڕەمان کرد پاڵپشت بە قانونی ژمارە 6 ساڵی 2014 کە لە پەرلەمانی عێراق دەرچووە و حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی ئەو قانونە بوو و بە پاڵپشت بەو قانونە ڕێکەوتنی کرد لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئاڵوگۆڕی سزادراوان بکرێت ئەوانەی کە لە چوارچێوەی ئەم یاسایە مەشمول دەبن بە ئاڵوگۆڕکردن. بۆ جاری سێم ئەمڕۆ کۆبوونەوە بۆ ئاڵوگۆڕکردنی 20 سزادراو کە خەڵکی جەمهوری ئیسلامی ئێرانین و لەگەڵ 5 سزادراو خەڵکی هەرێمی کوردستانن. ئەو ئاڵوگۆڕە لە نێوان هەردوو لا کرا بۆ ئەوەی ئەو ماوەیە کە ماوە لە سزاکانیان لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان ئەوانی خەڵکی هەرێمی کوردستان و ئەوانی خەڵکی ئێران لە ناو زیندانەکانی ئێران بەسەر ببەن. بسم الله الرحمن الرحیم. محکومینە زیندانیانی هەردوو وڵاتی عێراق و کۆماری ئیسلامی ئێران کاتێک کە تاوانیان لە سەرخاکی وڵاتی بەرامبەر ئەنجامداوە لەلایەن دادگای سزادانی ئەو وڵاتەوە سزادراون لە ڕێکەوتنی نێوان هەردوو وڵاتیش بۆ گۆڕینەوەی زیندانیەکان بەشێک لە سزاکان لەسەر زیندانی کەم کراوەتەوە. ئەو هاوڵاتیە ئێرانیانەی کە لە دادگاکانی هەولێر و سلێمانی و شوێنەکانی دیکەی عێراق سزادراون لە زیندانەکانی ئێران سزاکان بەسەر دەبن، بەڵام بەشێک لە ماوەی زیندانیکردنەکان بۆ کەم دەکرێتەوە ئەگەر مەرجە دیاریکراوەکانیان تێدا بێت. ئەمە بۆ ماوەی سێم جارە ئێران و هەرێمی کوردستان ئاڵوگۆڕی زیندانیەکانیان دەکەن. تا ئێستا 130 سزادراو لە هەرێم ڕادەستی کۆماری ئیسلامی ئێران کراونەتەوە و 16 سزادراویش لە ئێرانەوە ڕادەستی کوردستان کراونەتەوە. ئەو زیندانیانەی ئەمڕۆ ئاڵوگۆڕ کرانەوە زیندانیا ئێرانیەکان بە تۆمەتی مادە هۆشبەرەکان سزادراون و زیندانیا کوردەکانیش لە سەرکێشەی کۆمەڵایەتی و بەکارهێنانی مادە کوحولیەکان سزادراون. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران.